شادان خان بەڵێ باشی سپاس دەکەم ڕێستەیە شادان خان وەختێ وەڵی دوو پرسیارمان هەبوو شادان خان ڕاستە بەڕێزت لە یەکی 11 نرخی خەستەخانەکەت لە 600,000 کردتە ملیۆنە 400,000 ئەلەو ئێلۆ قەپات دەکەی دادی من لۆ دادی من قەپات دەکەی شادان خان چۆنی؟ مرحبا باش شادان خان سەرچاو باشی ئەرێ دەمێتر پرسیارێکمان لێت کرد وتمان لە یەکی 11 ئێستا شەبەکەت زۆر باشە بۆ چ تۆ پێیە؟ جەنابەت چی زەحمەت ئەمن ناوم قادر نادرا شادان خان ئەڵڵا بەخوا ڕاست ناکەی شەبەکەت فول بوو دەنگت هەرە ساف بوو ئەترسەی بۆیە بفەرموو وەرەتە ڕست لێ بدە خۆ توانی بەدی ڕێکت بکەی ماشەڵڵا وەزعت باشە ئەمن بۆ دەکەم بەدی ڕێکت ئەگەر ڕاست دەکەی بەڵام ڕاست ناکەی هەڵدەی